چەند کەس لە ئێوە هەیە دووسێ ڕاتبی هەیە؟ چەند کەس لە ئێوە ڕاتبی ڕعایە ئیجتیماعی هەیە و ئستاهلش نییە؟ هەموو کەسێک خۆیە ناسێت. بۆ ئەمە بکەین؟ ئەمە حرام نییە؟ ئەمە باسی دیندارەتی ناکەین؟ ئەی ناین بۆ مزگەوت؟ ئایا ئەبێ لە یەک کاتێکا تو دووسێ موچەت هەبێت؟ ئێوە حەقی ترە خواردوتە. چەند کەس لە ئێمە هەیە کەوا زوڵم و تەعدا ئەکات، لە بازارە خیانەتی ئەکات، لەولاشەوە شیعاری ئەوەمان هەڵگردووە ئەی باشە بۆ ئەم سەرکردانە زوڵمەکەن لە خەڵک. بەڵێ سەرکردەکان زوڵمەکەن لە خەڵک، بەڵام تۆ زوڵم ناکەیت. عەبدولمەلیکی کوڕی مەڕوان هاتە ناو ڕەعیەکەی فەرمووی ما ئەنصەفتمونە مەحشەڕ الڕەعیە، ئێوە بەڕاستی ئینسافتان نەبوو لەگەڵ ئێمەیە. عەبدولمەلیکی کوڕی مەڕوان مەلیکە، پادشایە، بە ڕەعیەکەی ئەڵێ، بە هاوڵاتیان ئەڵێ ئێوە لەگەڵمان عەدل نین. تريدون منا أن نكون مثل أبي بكر وعمر وأنتم لم تقتدوا بأبي بكر وعمر. الله أكبر. فرمووی ئێوە ئەتانەوێ ئێمە وەکو ئەبوو بەکر و عومەر بین، لە کاتێکە ئێوە شوێنکەوتەی ئەبوو بەکر و عومەر نیتان. کێشەکە لێرەیە براکانم، لە ماڵ و مناڵی خۆمانەوە سێرکەین. چەند کەس لە ئێمە هەیە دێ بۆ مزگەوت خێزانەکەی ڕووتە؟ چەند کەس لە ئێمە ئاگای لە کچەکەیەتی؟ چەند کەس لە ئێمە خەریکی حرام خواردنە؟ لەولاشەوە بتوبۆڵمانە و خوای گەورە بۆ ئەم وەزعە ناگۆڕێ، نایگۆڕێ. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. والله هتاكو خوما چاک نەکەین خوای گەورە وەزعە چاک ناکات. ئەجینا ئەبوو بەکری سیدیق خوای گەورە ناردی بۆ زەمانێک لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قیادەی ئومەتێکی کرد. بەڵام چونکە ئێمە خراپین، خوای گەورە سەرکردەی خراپش دێنە ئیکا بە زاڵێکا بەسەرمان. وكذلك نولي بعض الظالمين بعضا. أما آية برام، أما خو قسەی من نییە. هەر کەسێک زاڵم بوو خوای گەورە زاڵم یێنێت ئەیکا بەسەرکردە بەسەریە. واللهی باش بین خوای گەورە ئەیگۆڕێت. ئەوجا ئەم گۆڕانکاریانە ئەبینین شیوعیەکان هەبوون لە 50 و 60ەکان، ئەوان کۆتاییان هات، عەبدولکەریم قاسم هات، ئەوان کۆتاییان هات، سەدام حوسێن هات، ئەو کۆتایی هات، ئەم نیزامە هات، ئەمش کۆتایی دێت. ئەی دوای ئەوانی تر کە دێن ئایا عیبرەت وەرەگرن؟ والله أعلم.